بەڕێزان هەروەکو لە سەرەتای بەرنامەکەشدا ئاماژەمان پێدا بابەتی ئەمڕۆمان قسەکردن دەبێت لەسەر نەخۆشیەکانی ڕۆماتیزم هۆکاری دروستبوونی و هەروەها جۆرەکانی و لە هەمان کاتیشدا چارەسەر بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سۆرا محەممەد غەریب پزیشکی پایە بڵندی ئێسکۆ ڕۆماتیزممان کردووە کە بە سوپاسەوە لە سەدی بەیانیگەلی کوردستانەکەمان ئامادێ بەیانی باش دکتۆر بەخێبێ سەر زۆر زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست دەتوانن بەشدار بن لە پرۆگرامی ئەمڕۆی بەیانیگەلی کوردستان بەو ژمارە تەلەفۆنانەی کە ناو بەناو دێتە سەر شاشەکە تاوەکو پرسیارەکان و ڕاو سەرنجەکانی خۆتان ئاراستەی میوانی ئەمڕۆمان بکەن کە دکتۆر سۆرانە. بەڵێ دکتۆر گیان کاتێک ئێمە هەمومان نەخۆشی ڕۆماتیزممان بیستووە و بەشێکی زۆر ڕەنگە لە هاوڵاتیان چ لە هەرێمی کوردستان چ لە ناوچە جیاجەکان بەدەست ئەم نەخۆشیەوە بناڵێنن بەڵام ئەگە بکرێت لە سەرەتادا پێناسەیەک بکەین بۆ ڕۆماتیزم زین ڕۆماتیزم چییە؟ بەڵێ نەخۆشیەکانی ئێسک و ڕۆماتیزم یەکێکە لەو نەخۆشیانی کە زۆر بڵاوە هەروەکو چۆن نەخۆشی شەکرەمانەیە نەخۆشی زەختمانەیە لەناو خەڵکە بریتی لە نەخۆشە بڵاوەکان هەروەها بۆ ئێسک وە پەیکەری لەشک و ئەندامی ماسوولکە و پەیکەری لەشیش چەندین نەخۆشی هەیە هەندێک نەخۆشیمان هەیە کورتخایانێ هەندێک نەخۆشیمان هەیە پێیان وترێن نەخۆشی درێژخایەن یەکێک لەو نەخۆشیانەی کە درێژخایەنە کە بە ئینگلیزی پێوترێت کرۆنیک دیزیز بریتێ لە ڕۆماتیزم کە لە ناو خەڵکی خۆمانە زۆر باو و بە ڕۆماتیزم ناسراوە کە بە مستەلەح ئینگلیزیەکەی پێوترێت ڕۆماتۆید ئارترایتس وەکو پێناسەیەک لە سەرەتای ڕۆماتیزمە چییە؟ ڕۆماتیزم بریتێ لە هەوکردنی جومگە هەوکردنی جومگە کە ڕۆماتۆید ئارترایتس بە تێرمە پزیشکیەکەی بریتێ لە هەوکردنی جومگە بەهۆی چەند هۆکارێکی هەیە ئەگەر بێت و بە شێوەیەکی سەرەتایی باسی بکەین هۆکاری جینیمانێ ئەو کەسانی کە لە خێزانەکانیانە لە جینە ئەم نەخۆشییان هەیە یاخود هیستری نێژووی ئەم نەخۆشیە لە خێزانەکانیانە هەیە یاخود ناوەیەک لە هۆکارمانەیە پێوترێ ئۆتۆئیمون ینی بەرگری لەشی ئەم نەخۆشە خۆی بە شێوەیەکی هەڵا ئەنتیبەدی دروستەکە بۆ جینانی کە لە جسمی خۆیەتی ئەبێتە هۆی دروستبوونی هەوکردنێک یا ئیلتیهاباتێک لە دەوری جومگەکان هەموو جومگەکان نەتوانین بگرێتەوە بەس بە شێوەیەکی عام جومگەکانی دەسەگرێتەوە پەنجەکانی دەست پەنجەکان و جومگەکانی قاچەگرێتەوە جومگەکانی ئەژنۆگرێتەوە ئەم جومگانی کە بە شێوەیەکی سەرەکی تووشە بن هۆکارەکەی وە گوتم دروستبوونی ئەنتیبەدیەکە کە لە لەشە بە شێوەیەکی سەرەکی دروستە بێتە هۆی دروستبوونی ئەم نەخۆشە من نەخۆشیە ڕۆماتیزمە نەخۆشیێکی زۆر بڵاوە لە جیهانە بۆ نمونە لە شوێنێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ساڵانە 1,300,000 کەس ئەم نەخۆشیە تەشخیص سەکرێتیانە وەک گوتم ئەم نەخۆشیێکی درێژخایەنە یعنی ئەم نەخۆشە کە تەشخیص کرانجە طبعاً تەشخیصکردنەکەشی دیاریکردنەکەشی کە دیاریەکری ئەم کەس ئەم نەخۆشی هەیە چەند هەنگاوێکی هەیە تا دیاریەکرێت کە ئەم نەخۆشە بەڕاستی ئەم نەخۆشی بەڵێ دکتۆر هەڵبەت دواتر دەچینە سەر هەنگاوەکان نیان خانمان لەگەڵدایان نیان خان بەیانی باش هەربژی جان سپاس زۆر سپاس بەبێ زەحمەت پرسیارێکمانەیە لە دکتۆر من خۆمی شاهام گرتووە پشتە بربڕەکانی پشتم نییە ینی لای ڕانمەوەیە کە ڕاضە ئەەکەم یا شتێک ئەەکەم قتەیەکی لێوەیەت ئیشاعام گرتۆ دکتۆر و توێتی هیچ نییە بەڵام من ئەمێ لە دکتۆر پرسیارەکەم زان ئەو ڕۆماتیزمی پێ ناڵم یا یەکەمی ڕۆماتیزم بێت دکتۆرەکە پرسیارەتی هەبێت تەمەنت چەندە؟ 22 ساڵ ماوەی چەندێکم حاڵەت هەیە؟ من ماوەی تقریبا 2 ساڵە کەوتم دوای کەوتنەکە وام لێ هاتۆ بەڵام لەوەتی ڕاضە ئەەکەم هەستم بۆ قرتەیە کردووە کە لە پشتمایە قاچم بەرزەکەمەوانێ و قاچم دانێم کەوتنەکە چۆن بوو لە بەرزیەوە بوو یان چی بوو؟ خلیسکان خلیسکان باشە سپاس نیان سپاس بە پەیوەندیەکەت کاکشاهۆمان لەگەڵدایە کاکشاهۆ بەیانیت باش کاکشاهۆ ئەلوبانیتان باش سەر چاوەکانم کاکشاهۆ بە ئەرگ نەبێ کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەیت لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گوێت لە ئێمە بفەرموو بەڵێ کاکشاهۆ ئێمە گوێمان لێتە فەرموو کاکشاهۆ بەداخەوە دیارە دەڵا پرسیارێکم لە کاک دکتۆرە بوو وەڵا لای قاچم کە مەسەن کە دانیشمیان هەڵەسم حەسەکەم ئەفقانەکانم ئەیەشێ دەستیشم پەنجەکانم هەر بلای ڕاستم بە کاملی
زۆری شێسخانەکان پێ نازانم بزانم پرسیارە کاک دکتۆرکە بزانین دکتۆرەکە پرسیار لێ هەبێ. ماوە چۆنێکەوە ئازارەت هەیە؟ وەڵی 4 ڕۆژە بێت 4 ڕۆژ. هەرە وەڵا باشە سەرەتایە توانی فریای خۆکە ئەگەر حاڵەتێ بێ. زۆر سپاس کاک شاهەوە، سپاس بەو پەیوەندەکەت. بەڵێ دکتۆر گیانگە وەڵامی هەرێک لەو بەڕێزانە بینەوە یان خانم کاک ئەوەی نیان خەم کە باسی کرد ئەشایی گرتووە و یەکێک لە هۆکارەکانی ئەو حاڵەتی کە پێوەتی داخورانی جومگەی طبعا ئەمەش وەختێکی زۆری بێت تا دروستە بێ بریتە لە بەرکەوتن یاخود کەوتن ئەوەی کە خۆشی باسی کرد خلیسکاوە کەوتووە ئەمە هۆکارێکە کارەکاتە سەر جومگەکە بەس ئەمە وەختێکی زۆری پێ ئەچێت ئەگەر بێت ئەو حاڵەت دروستکە بەس ئەوەی کە ئەو باسیەکە ئەگەر گەشت بێت ئەو حاڵەتی کە داخورانی جومگەکان بێ لە ئەکسڕەیەکی لە ئەشعەکەیە یاخود لە سیتیسکان کە بۆ یەکرێت بە تەواوی دەرەکەوێت ئەو حاڵەتی کە توش بوو بێ یان نایانی حاڵەتێک بە علاقی بە ئێسک و ڕۆماتیزمەوە بەڵام زۆر جار هەیە ئەم بەرکەوتنانە ئەبێتە هۆی ئازارگەاندنێک بە شوێنی جومگەکە چونکە پێکاتەی جومگە ئێسکە لەگەڵ ئێسکەکەیە پەردەی جومگەمانەیە ساینۆڤێڵ مەمبرێنی پێوترێت لە دوای ئەو کەپسولیشمان هەیە و ژەی ماسوولکەکان کە ڕەبتە بە ئێسکەکەەوە زۆر جار هەیە لە کەوتنیەکە کەسەکەەوە هەستەکە کەمە لەوانەیە شکاوی هەبێ لەوانێ درزی هەبێ لەوانەیە تووشی ئەو سۆیان هەوکرد نەبوو بێ بەڵام ئەمەی ئەم باسیەکە ئەلەبوونی ئەو قرتەیە زۆر قرتەیە بەڵێ ئەوەی کە باسیەکە مەمەسم بۆچی باسی ئەم ژێم ئەمە تێندنیان ژەی ماسوولکە لیگامنتیان بەستەرەکانی ماسوولکەکە لەوە ئەچێت زۆر جار هەیە بە سیتیسکان ینی بە ئەکسڕی ئاتیاتی دەرناکەوێت ینی بە ئەشیایی طبیعی دەرناکەوێت بێ سیتیسکان ورتر دەرەکەوێت کە ئایا ئەم گرتەیە بەستەرەکەی تەقی یان درانێکی تیا دروست بووە یان نا ئەوەش بەس بە سیتیسکان دەرەکەوێت توانێت ئەگەر ئەکسڕەیە طبیعیەکە هیچی تا دەرنەکەوتووە ئەوەی بۆ بنووسرێت بەس وەکو نەخۆشیە گیانی لاقی بە ڕۆماتیزم لاقی بە داخورانی جومگەیەوە بێ ئەو هیچ ڕەبتێکی نییە چونکە وەختێکی زۆری بە نزیکەی 6 مانگەوێ و کرایتیریا ئەنی چەند خاڵێکی خۆی هەیە تا دایگنۆزیان تەشخیصی بکرێت کە ئەو نەخۆشیە بەڕاستی ئەمەیە. زۆر باشە کاک محەممەدمان لەگەڵای لە سلێمانیەوە کاک محەممەد بەیانی باش. کاک محەممەد ئەلو بەڵێ کاک محەممەد ئێمە گوێمان لە بەڕێستە سەر چاوەکانە ئەخواتان باشن ئێمە زۆر باشی نەگەر ئێوە باش بن. بەڵێ کاک محەممەد فەرموو پرسیارەکەت بکە. بەرنامەکەتان سەرتاوە دنیاە بنێتە چی بوو؟ بەڵێ ئەمە باز لە نەخۆشی ڕۆماتیزم ئەکەین کە ئەوەی تێکە لەو نەخۆشیانەی کە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان پێوەی دەناڵێن ئەگەر پرسیارەکەت هەبێت لەسەرەوە تەوەرەیە توانی پرسیارەکەت بکەی فەرموو. ئەو هۆکارانی کە بڵین زیاتر تووشی ڕۆماتیزم بن ئەتوانێت دکتۆر بۆمان ڕوونکات بزانین هۆکاری چییە؟ زۆر باشە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد. بەڵێ کاک دکتۆر ئەگەر وەڵامی کاک شاهۆ بینەوانێ ئەیش بە هەمان شێوە بۆ ماوەی 4 ڕۆژە لە لای ڕاستیەوە ئازارێک پێیا بووە کە هەستەکە ئێسکەکانی بەردەوام هیلای ڕاستی جۆرێک لە ئازاری تایە بەبوورە ئەگەر ڕوونکردنەوەی زێت بە کاک شاهۆ زۆربەی زۆری خەڵک لەم وەرزەیە بەدەست تەشەنجاتی ماسوولکەوە ئەناڵێ زۆر جار هەیە ماسوولکەکان لە لایەکی لەش تووشە بن زۆر جار هەیە لە هەردوو لای لەش تووشە بن ئەوەی کەم باسێکە لە قاچی لە لای ڕاستی تووشی ئەو ئازارە بۆ بۆمەوەی 4 ڕۆژە لەبەرەوەی وەختەکەی کەمە 4 ڕۆژە و بەس ئازارە ئەمە تەنها پێوترێ مەسڵ سپازمێن تەشەنجی ئاڤالی ینی بەس تەشەنجی ماسوولکەیە و ئەو شتانی کە ئەتوانێت بیکەم ئەگەر ئازاری هەبێ ئازار شکێن وەرەگرێ ئیسراحەت لەگەڵیشە ڕاضەیەکی بەسییتەوە تاوامە ینی بەتایبەت کە لەم وەرزە دکتۆر سەرما دەست پێکات و هیوا هەیە بەیانیان بەردەوام خۆی شوات و ئەڕاتە دەرەوانەیە خودت سەریتە ڕای گوێ ناداتێ جۆرێک لە تەشەنجاتی بۆ دروستە بێ ئەمە ئەو هاوڵاتیە نەترسێ بەڵام ئەوەی کە گرنگە لەو حاڵەتە بیکات و کوڕێنمایی چییە کە ئێوە و کوڕێنمایی پزیشکی بیدەن بەو کەسانە وەک خۆت باست کرد لەم وەرزە بەرەوەی بەرەو سەرماچین تەشەنجاتی ماسوولکە زۆر ئەم کەسە بەیانیان هەڵەسێ سێرەکەی ملی ڕق بۆ زۆر جار دەست قاچی ئازارێکی زۆری تایە جاری وای لەلایەک جاری وای لەلایەک ئەمە بریتێ لە تەشەنجاتی عەزەلی ینی تەشەنجاتی ئەو ماسوولکەیە کە کرژە بێ کرژبوونێکی تا دروستە بێ ئەو سەرمایە هۆکاری ئەوەیە کە خراپترێکات لەگەڵی لەبەرەوە ئەو کەسە پێویستە کە خۆیشت دوای خۆشتنەکە ڕاستەخۆنە چێت دەرەوە جلوبەرگێکی وای لەبەر بێ کە سەرما کاریگەری نەبێ زیاتر لەسەری لەگەڵ ئەوەشە ئیسراحەت وە ڕاضە وە شوێنەکەشی گەرم داپۆشە شەوان دوای نووسن
و ئەگەر ئازاری هەبوو لەگەڵی توانێت ئازارشکێن بەکاربێنێ و مشەمامانەیە پلاستەر ئەو شوێنە توانێت شوانە پلاستەری لێ بنێ و ئێستا بە چەندین شێوە ئەو نەوانی ئازارشکێن کە بۆ تەشەنوجاتی وەقتی بەکارێن تەشەنوجاتی وەقتی جاری وهەیە 3 ڕۆژە خیانە جاری وایە 4 ڕۆژە خیانە جاری وایە هەفتەیەک ئەمێنێتەوە لەو کەسەیە بەس ئەمە وەکو نەخۆشی دریشخان حساب ناکرێت چۆن کەسێک هەڵامەتێک گرێت چەند ڕۆژێکە خیانێک دوای تەواوی ئەمیش لە ڕۆماتیزمەشە ئەم حاڵەتانە هەیە کە پێوترێت تەشەنوجاتی وەقتی ئەو کەسە باشترین شت پارێزکردنەوە بەو شێوەی کەوتم سەرمابوون خۆی پارێزێتە سەرما باشترین عیلاجە زۆر باشە کەژاڵخانمان لەگەڵایە کەژاڵخان بەیانی باش گانی باش سەداخە زۆر سپاس گیان نەخۆشی دەنامەکرد لێسە هەربژێ زۆر سپاس کەژاڵخان بەڵێ سەداخان وەڵام من تقریبا 3-4 ساڵە بێ سمتم مێشێ بەڵێ هەر چارەسەریژی نییە هەموو هەفتەیەکیش دەردیم هەیە نازان عیلاجی بەس چارەسەر دکتۆرەکە تەمەنی چەندە؟ وەڵا 4 ساڵ 24 بەڵێ بەڵێ ماوەی چەندێکەوەی وەڵای بۆ 4 ساڵە 4 ساڵەوەی 3 بۆ 4 ساڵ بەڵێ فەحسەکانت کردووە فەحسی خوێن وەڵا فەحسم کردووە فەحسی خوێن چاوریم کردووە بەڵام چاوری زۆرە بەڵام ئەشعای تەنوریم نەکردووە ینی سەردانی پزیشکی ڕۆماتیزمشکای ئێسکرد نەکردووە؟ نەوەڵا بەڵام بۆیان نووسیم لە پێنجۆن و بۆیان نووسیمتان پێویستی بە ئەشعای تەنوری بەڵێ زۆر باشە کەژاڵخان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک فەلاح وەردەگرین کاک فەلاح بەیانی باش کاک فەلاح زۆر سپاس کاک فەلاح بە ئەلێ دەنگی تەلەڤیزۆنەکەت کەسکە لە ڕێگەی تەلەفۆنەکەەوەی گوێت لە من بێ سپاس دەکەم بەڵێ فەرموو دانی باش هەر بژێ سپاس کاک فەلاح وەڵام پرسیارەکەی من سەبارەت بە بڵێن ئەلۆ بەڵێ ئێمە گوێمان لە بەڕێستە فەرموو پرسیارەکە بکە بەڵێ پرسیارەکەی من سەبارەت بە بڵێن بە فەقراتی پشتنەوە بەڵێ یانەکە من بە بڵێن ئیشی غازەکەم زیاتر کە بە بڵێن ئەکەوێتە ئێواران لەگەڵ فەقراتە باسەتی عەزەڵاتی خاتی شمێشێت زۆر باشە تەنها ئەوە پرسیارەکەت بوو؟ بەڵێ وەڵام مەمنونی کاردکتۆری تشمان ئایا و ئازارشکەنانی کە بە تەڵەب بەکاری بێنێت ئازارشکەنانی زیاتر با بڵێن تەرکیبی بۆ نەخۆشی با بۆ نمونە با بڵێن فەقەرا عیلاجی با بڵێن بۆ نمونە ڤۆڵتارین کە بەکارێنم من باشترم ڤۆڵتارین کا چێنە بەکاری بێنم باشە یا بەکاری نیە ماوەی چەندێکە و ئازارەت هەیە بێزەخێت دەمێکە هەموو ڕۆژێک نانی و ئازارە لە چەندێکە تقریبا 2 ساڵە بێت ساڵێکە بێت ساڵێکە بێ باشە ئەشعات گرتووە سەردانی دکتۆری ئێسکە ڕۆماتیزمت کردووە؟ نەخێر بەڵێ سپاس کاک فەلاح کاک شاهۆ دەکەینە دوا پەیوەندی کاک شاهۆ بەیانیت باش سڵاو ڕێزم بۆ ناسی بۆ میوانە بەڕێزەکەشت هەر بژێ سپاس من یەک پرسیارم لە دکتۆری بەڕێزێ تەوان ڕێز خۆشەویستم بۆ دکتۆری بەڕێزگەورە کە ئەمڕۆ میوانە لە سعودی کوردستان دکتۆریا من خۆم ئینتیهابی قورگم هەیە یعنی هەستەکەم بەردەوام لەگەڵ مایە دوایەوەی بەردەوام مراجعەی دکتۆرەکەم بەڵام من خۆم هەر تەبعم وایە بەردەوام هەموو بەیانیەک بە زستان یعنی بەردەوام هەتاکو و حەمام نەکەم خۆم نەشۆم دەرناچمە دەرەوە لە ئێستاە لەم وەرزە ئێستاە کە جەنابەت ئاماژە پێ کرد ئەوە تا چەندە کاریگەری ئەبێ کە وەرزی سەرمایە و سوڵێ و کاریگەری بێ بۆ ئەو ئینتیهابە ئایا کاریگەری سلبی هەیە بۆ سەری من ئەتوانم پارێزکەم ئەگەر هەیبێ زۆر سپاس زۆر باشە زۆر سپاس کاک شاهۆ بۆ پەیوەندیەکەت بەڵێ دکتۆرەگەر وەڵامی کەژاڵخان بینەوە دواتر کاک فەلاح و کاک شاهۆ کەژاڵخان باسی لەوە کرد 3-4 ساڵەکە سم دێشێ و هەروە سەردانی سپۆری کردووە لە هەمان کاتیشدا تەمەنی 24 ساڵە بەڵێ ئەوەی کەژاڵخان باسیەکە زۆر جار هەیە هەندێک نەخۆشی تر هەیە لەوانەیە بە ئازاری سەمەتیان بە ئازاری ئێسک بە ئازاری شوێنەکانی تر دەرکەوێت خۆشی باسی کرد کە چۆری خوێنی زۆر ینی چۆری خۆی دوو لەمان هەیە لە چۆری کۆلیسترۆل و تریگلیسیرید ئەم چۆریەیەکی باسی کردەوەیەکیانی زۆرە لە چۆریەکان ئەو ئەگەر ئازارەکە بۆ ماوەیەکی زۆر ینی بەلایانی کەمەوە 6 مانگ بەردەوام بێ پێویستی بە ئەشعایە ئەشعاکە ئیشتێکی تر نەخست زۆر جار هەیە داخورانی جونگەیی وەکبوتم ئەم حاڵەتە دروستەکە ئەگەر بۆ ماوەی 6 مانگ زیاتر بێتە و حاڵەت ئەگەر 6 مانگ کەمتر بێ زۆر جار هەیە تەشەنوجی وەقتی دروستیەکە و کێشەیەکی مەترسی ئەوەی کاک فەلاح باسی کرد کە ئازاری پشتی هەیە و لەگەڵ ئازاری پەلەکانی خوارەوەی زۆر جار هەیە پشتێشە کە خەڵک لە ناوخۆمانە پێوترێ فەقەرات سەبەبی زۆرە
بەڵام بڵاوترینیان کە پێوترێ میکانیکەڵ کۆسانی بەهۆی هەندێک شتی ترەوە دروستەوێ بۆ نمونە ئەو کەسە ئیشەکەی وایە کورسی بەرزەکاتەوە بەڵێ یان کەوت نەخوارەوە یان ئەو کەسە یانیان کە هەڵەسییان زۆر جار هەیە ناتوانانی هەسێتە سەر پێ یان کە دەرگایەکە کاتەوە ناتوانانی ینی پشتی بەتەواوی بۆ ناچەمێتەوە ناتوانێت خۆی بەتەواوی ڕێک کاتەوە ئەمە زیاتر سەبەبی ئیشەکەیە وەک خۆشی باسی کرد نازم ناوێک ئیشی وت ئەو ئیشەیە کە زیاتر ئەم ناڕەحەتی پشتیوە دروستەکەی چی ئەو بەردەوام ئازارشکێن بەکارێنێتەوە ڤۆڵتارینیش تا چەند بەڵێ ڤۆڵتارین خۆی یەکێک لە عیلاجەکانی یان لە چارەسەرەکانی ئەو کەسانی کە نەخۆشیەکانی ڕۆماتیزمیان هەیە بریتە لە نەنستیرۆیدەڵ ئەنتیئینفلاماتۆری دەرەگان پێنکیلەر بەڵام ڤۆڵتارین یەکێکە لەو گروپانە کە نەنستیرۆیدە بە شێوەیەکی ئام هەندێک مزعفات دروستەکە ئازاری مائیدایە لەوانەیە ئەو کەسا گەر نەزیفی هەبێ نەزیفی زیادکە بۆی ئەو کەسانی کە زەختیان هەیە زەختەکان بەرزەکاتەوە یان ئەو کەسانی کە ڕەبۆی سنگیان هەیە ڕەبۆکان خراپترەکە لەبەرەوە ڤۆڵتارین تا زۆر پێویست نەبی باش نییە بەکاری بێنیت توانێت چارەسەری تر بەکاربێنێ خۆت وەک پێم سەرەتاوە ئاماژەم بۆ کردین ئیسراحەتکردن ڕاضە لەگەڵیان ئەو پلاستەریان مشەمایی کە لە شوێنی دەتوانین لەو شوێنانی ئازارەکەی پشتی شوان بەکاری بێنێت و حتا ڤۆڵتارین بە جێوەی جێڵ هەیە بە شێوەی سپری هەیە توانی ئەو بەکاربێنێ باشترە لە دەرزیەکە بۆ وەڵام کێشەوە کە ئەو بەردەوام ئینتیهابی قۆرگی هەیە و باسی لەوە کە بەردەوامیش لە هەمان کاتدا خۆشتن و جارێکی تر چوونە بەر ئەو هەوایە ئەمە تا چەند کاریگەری لەسەر زیادبوونی ڕێژەی ئینتیهابی قۆرگەکەی ئەبێت خۆلەرجانە پەیوەندی بە مەوزوعەکەی ئەمەوە نییە قۆرگێشەکەی بەس هەموو ئیلتیاباتێکن هەموو سۆیەک هەوکردنێک لە جسمە ئیتر ئیلتیاباتی قوڕک بێنجا نازانم ئەم ئیلتیاباتی قۆرگەکەی ئەم لەوزەتێنەکانە چونکە بڵاوترین ئیلتیابات لە خۆرکە بریتێ لە لەوزەتێنەکان پێوترێت تۆنسلایت زیاتر لە تەمەنی مناڵە بڵاوە تا تەمەنی 25 ساڵیش 26 ساڵی زۆر جار هەڵەیاتەوە بە سەرما سەرمایەکێکە لە هۆکارەکانی توش بوون ئەو کەسەکە وەک باسی کرد بەیانیان هەمامەکە خۆیش ئەنجاچێتە دەرەوە بەڵێ ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی هەڵدانەوە ئەو کەس کەلی هەڵەیاتەوە ئەم قۆرکێشی ئەم ئیلتیاباتی قۆرکە سەیرەکی قۆرگەکانی ئەنووسێت تای بۆ دروستەکە ئازاری بۆ دروستەکە کۆکەی بۆ دروستەکە خۆرانی قۆرگیە بێ باشترین شتەوەیە کە خۆی لە سەرما بە دوور بگرێ و ئەتوانێت ئەو ئازارە ئەو چارەسەرانی کە بۆ عیلاجی لەوزەتێن یان ئیلتیاباتی قۆرگ بەکارێت بەکاری بێنێ وەکو پێشتر ئامادە بۆکردنێک بۆی توش نەبێ حاڵەتەکە شەرمەکاریگەری لەسەری نەبێت. دکتۆرەکە جارێک کەبینەوە سەر بابەتەکەی خۆمان نەخۆشەکانی ئێسکۆڕۆماتیزم زیاتر لە چ تەمەنێکەوە دروست دەبێت؟ ئەو نەخۆشیە باوانی کە پێیان نەترێت نەخۆشە درێژخایەنەکانی ئێسکۆڕۆماتیزم زیاتر لە دوای تەمەنی 45-50 ساڵیەوە دووشێت. بەڵام ئێستا نەگەشتێتە ئەو تەمەنە زۆر کات ئەبینێت بە هەمان شێوە تەمەنێکی مناڵی هەیە بەڵام بەدەست هەرێک لەو ئازارەیەی کە باسمان کرد پێوەی دەناڵێ هۆکاری ئەوە چیە؟ هۆکاری ئەوە زۆرە خۆی تەشخیصکردن یان دیاریکردنی نەخۆشەکە دەورە بینێ بۆ نمونە ئەو نەخۆشییان کە پێوترێ هەوکردنی جونگەی ڕۆماتیزمی یان ڕۆماتۆید ئارترایتس نەوەیەکی تایبەتی هەیە بەس بە مناڵ پێوتری جوڤێنایل ڕۆماتۆید ئارترایتس ئەمە لە تەمەنی مناڵی تووشە بێ مناڵەکە بۆ نمونە کە لەدایک بووە بە شێوەیەک لەدایک بۆ کۆنجێنی تەڵیانی کێشەیەکی هەیە لە لەدایک بوونی یاخود بەرکەوتنێکی یاخود غەڵەت بەکارهێنانی دەرمانێک ئەم مناڵە سیرەکەی مناڵەکە دایکی کە سیرێکڵە من تێبینیەکە مناڵەکەم شەلینی هەیە یاخود تای هەیە یاخود باش ناڕە هەستەکەم ئێسخانەکانی نەرمن ئەم حاڵەتانە طبعاً مجموعەیەک فحصی ئەوێت فحوساتی ئەوێت تا ئاگەیتە دایگنۆز داگەیتە تەشخیصی ئەوەی کە ئایا ئەم حاڵەتە بریتێ لە جوڤێنایل ڕۆماتۆید ئارترایتس ئەو حاڵەتانی تری کە وەک وتم ڕۆماتیزمەکان هەرسێ نەخۆشیەک بڵاوەکان عادەتەن لە دوای تەمەنی 50 ئەوانی کە لە تەمەنی مناڵی و گەنجی هاڕوو ئەیان زۆربەی زۆریان نەخۆشی درێژخایانی نەخۆشی کورتخایان و تەشەنوجی ماسوولکەی وەختین بە چارەسەری ئەتیادی چاکە بنەوە. زۆر باشە دکتۆریان هەڵبەت گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە زۆر زیاتر هەڵەگرێ بەڕاستی من زۆر پرسیارم هەم بۆکە هێشتا ماوەی بەرنامەکە تەواو بۆ هیچیم باز نەکردەوە بەڵام هەوڵ دەدەین جارێکی تر لە پرۆگرامی بەیانی گەلی کوردستاندا بە دوور و درێژی باز لە ئەم بابەتە بکەینەوەنێ ئەم جارە زیاتر حەقەوین بە خۆماوەک لە پەیوەندیەکان من دووبارە سپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەم هیوای سەرکەوتن و تەمەندرێژیت بۆ دەخوازم ئیشەڵا جارێکی تر لەم پرۆگرامەیە چاومان بە یەکترەکەوێتوانێ و زیاتر ڕوونکردنەوە ئەین بە بینەرانی خۆشەویست. بینەرانی ئازیز و خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان ڕێزی خۆم هاوکارانم قوڵ بکەن تا بەیانێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.